پێشتریش پەیمانی ئەو پێیان وتێ من لەگەڵ محامیەکەمان و لەگەڵ دایک و باوکم و کەسوکارە قسا کردی جوابمان لێجێڕیتەوە بەڵام جوابەکە ئەگەر ئەوەی تیان نەبێت کە تۆ بە هیچ شێوێ ڕێگریان لێ ناکەی واز لە جنێ و سوکایەتی کنێنی متابعی ئەو ناکەینا بڕوا و هەبێ لە بەرژەوەنتی تۆ نێخۆشکی من ئەترەوە خۆت و خی خۆت چی بڕیارەی ئێمە حەقمان نییە بەڵام ئەگە بڕیارێکی خراپ بی باجەکەی قورسە بێ لەسەر لە مناڵەکانی بێبەشەوی و لە واقعیشا بەڕاستی ئەوەی ئەیکەی دژی بەرژەوەندی مناڵەکانە ئەوە هیچ ناحی ئینسانی و ناحی ئەخلاقی و کۆمەڵایەتی و دینی و هەمووی گوناح و تاوانە بەرامبەر ئەمەیکەی ئەڵێ چی باوکە وڵی دکتۆر جان من هەرچێکم کرد بێ لە پێناوی مناڵەکانما بوو دانیشتون بەلایەنەوە شوم نەکردوێتەوە لەبەرەوەی مناڵەکانم مستەقبەلێکی باشیانە بێ و بەڕێک و پێکی سێ مناڵ بەخێو کەم بەس ئەوە هەدەفەکەم یارمەتیم بە قسەکەشی پێ بڕم ئەمە مستەقبل لە تۆ نێڵی بچێ بۆ لای نەنکو و باپی لە خۆشەویستی بێ بەس بێ ئەمە مستەقبل لە تۆ هەزار ناو ناتۆرە لە باوکیان دۆزیتەوە ئەوە ئالێرەیە کۆمەڵێشتی شێوا و غەڵت کە خۆزگە باوکی خراپ بووایە و کتابووی لە باوکی دوورکەونەوە بەس باوکی و پیاوە خراپە نییە کە تۆ ئاوە وەسفەکەی یعنی هەم بوختانە هەم تاوانێکە بۆمە هەم شێواندنی ناوە وێنە جوانەکەی باوکە لە دڵ و دەرونی مناڵە کاڵی باوک ئینسان مچڕکی پیاە باوک بزان چی بۆ مناڵی ناکات چی قوربانی نایە کاڵی دایک ناوێکی پیرۆزە خوشکی من چ ئەو بە خراپ باسی تۆ بکە هەر بە زەرری مناڵەکانی تەواوە بێ چ زەرەر ناکە و ڕق و کشینەکەی خۆی فڕەیە چ تۆ بە خراپ باسی ئەو بکەیت و زەمی کەیت و متابعی بکەیت و وەکو سێبەر بە دوایەوە بی تۆ زەرەر ناکەی بەعکسەوە مرتاحیشە بی و ڕقوکینەکە و ئاگرەکەی ناو دڵە هێوە دەکەیتەوە بەڵام مناڵەکە دەفەوتێت هەر سێ مناڵەکە دەفەوتێت ئێمە ئەزانین چ کاریگەریەکی لەسەر دەرونی مناڵ هەیە من مناڵ بم دایکم پێم بڵێ باوکی وایە باوکی وایە باوکی وایە ئەو شێ ئەو وێنە جوانی بۆ باوکم دروستکەوە بی شێوێنن بۆ ئەتوەزان شتێکی ئاسانە خوشکی من ئەوە باجەکەی لە دواییایی لە گەورەیایی کچ بێ بە گومانە بێ ئەڵێ شوکردن ناروای منە شوو ناکەم کوڕ بێ بە گومانە بێ واز دەوە بێنە لە داهاتوشا تووشی چییە بن اینجا خەمۆکیەکەیان لەولاوە بڕوا بەخۆ نەبوونەکەیان دوو دڵیەکەیان چی هەزاران شت دروستە بێ خوشکی من من هیوادارم ئینشاءڵڵا بڕیارێکی دروست بیت و ئەو مناڵانە ئەبێ هەرچیەکەکەن لە بەرژەوەندی مناڵەکان نابێ ئاخر شت قوربانجان نیمە لای بەڕێز فەرموو من لە کۆتایە زۆر سپاسی جەنابت و هەموو میوانانەشەکەم کە لەسەر کێشەیە مەقساکەن کاک دکتۆر ئێستش لەبەردەم توێ یەک داوایکەی لێ یەکەم تکایە ئەم قسانی کە ئێستا کردومانە مەچوەرە ماڵەوە جارێکی تر بۆیان باسکەیتەوە و کۆمەڵێک تعلیق و تەشر و وشەی ناشرینیان پێ بڵێ من تا ئێستا وێنەیەکی ناشرینی تۆم پیشانی مناڵەکانم نەیاوە و ناشمێ پیشانی بەم لەبەر ئەوەی ئەگەر هەر شتێک بێت ئێمە یەکەم 10 ساڵ بەیەکەوە ژیاوین دووەم دایکی مناڵەکانیشتانە فەوتێ زەریبەکەیوانەیە من نامەوێت هەرگیز وێنەی ناشرینی تۆشیان پیشان نایم دڵنیاتەکەمەوە هەرگیز وێنەیەکی ناشرینی تۆیان نایەمێ بەڵام تکات لێ یەکەم تۆش ئیتر بە خۆتا بچۆرەوە یعنی ئەوەتە ئەو خەڵکەش کە لەگەڵ ئێمەیان هەمویان ئەڵێن من ناحەق نیم تۆ لەسەر ناحەقی من لەسەر حەق تۆ ناحەق ئەوە سێ هەم جارە لەگەڵ کاک دکتۆر دانیشین هیچ جارێک حەقی نایەوە بە تۆ واش لە من مەکە جارێکی تر بڕۆمەوە دادگا زەختی تەواو بکەم بۆ ئەوەی مناڵەکانت لێ وەرگرمەوە هەرچەند ئەگەر مناڵەکانیش لە لای من بن من بێویژدان نیم وەک تۆ زۆر سپاس ماڵە ئاوا بێ هیوادارین لەخوای گەورە ئینشاءڵڵا چی خێرە بۆ هەموو کەسێکی تیابێ بۆ ئێوەش و بۆ هەموو خێزانانی کە ئێستا لەگەڵمان نابوونە تا ئێستا بەرنامەکە هیوادارین ئینشاءڵڵا ئەو کوڕ و کچانەش کە هێشتا هاوسەرگیریان نەکردووە بیر لە هەڵبژاردننی کەسێکی گونجاو بکەنەوە بۆ ئەوەی تووشی ئەم دەردە نەبن یەک خۆی تەلاق و لێکجابوونەوە ناخۆشە دەوە لە دوای ئەوە شەر ناخۆش بێ ئیتر ژیانە بێت چ تامێکی تیا بمێنێ خۆ عمری ئینسان چەنگە تا هەمووی بە ناخۆشی بەرێتە سەر خۆی بەشی خۆشیەکانی ناکات هیواداری نواز لە ڕق و کینە بێنن هەڵەیەکتان کردو هەڵەکان ڕاستکەنەوە بەڵام بە دوای ئینتیقام و تۆڵەسەندنەوە مەگەڕێن لێبوردە بن و ئینسانی گەورەش لێبوردێ و جارێ لێم ئینسانی بوو دەڵە ناتوانانی لێبوردە بێ یعنی گەورەی تۆیە لێبوردەبی بەرامبەر هەموو چوار دەورەکە هەرچێ ئەگەر زۆڵ مێشتێکیان لێکرد بێرە دەستخوا والله خی گەورە من ئیمانێکی مطلقم هەیە حەقی بزنێکی بێشاخ بەسەر شاقارە و ناهێڵێ بەس کاتی هەیە و شوێنی خۆی هەیە